دەستگیر ئەبێ و گەورەتر ئەبێ. ئەمێ لە خزمەتانە ئێستا بچمە خزمەت فەرمایشتێکی پێغەمبەر صلی الله عليه و سلم کە ئەساسی وتارەکەم ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من حسن إسلام المرء تركه ما لا يعني. لە جوانی ئینسانی ئیماندار و مسلمانەتی ئیسلامی کەسی ئیماندارە کە واز لە شتانە بینە کە ڕەبتی بەوە نییە، پەیوەست نییە بەوە. کەوابوو لێرە کەسێک هەیە مسلمانە، کەسێک هەیە جوان مسلمانە، کەسێک هەیە تەنها ئەوەندەیە وا تێگەیشتووە مسلمانەتی بریتێ لە نوێژەکانی و زەکاتی و ئەوانە هەموو مسلمانەتیە، بەڵام ئیسلام بریتێ لە یاسای ژیانت. ئەم ئیسلامە عەزیمە بەرنامەی بۆ هەموو شتێکت داناوە، چۆن ئەخەوی، چۆن هەڵەسی، چۆن ئەخۆی، چۆن ئەخەوی، چۆن جلوبەرگت لەبەر ئەەکەی، چۆن پێڵاوت لە پێ ئەەکەی، چۆن یاسای جیهانە بێ بەڕێوە، چۆن حکومداری ئەەکەی، چۆن سیاست ئەەکەی، هەموو لە ئیسلامە جێگەی بێتەوە. لە دانشۆردنێکەوە تیاتی تا سیاست و دەسەڵات و حکم هەزار ساڵی حکمی ئیسلامی لەوە هاتووە. بۆیە ئەبێ ئێمە ئیسلام بەو گەورەی خۆی بناسین، بەو عەزەمەتەی خۆی بناسین. بەڵام زۆر گرنگە لەناو ئیسلامە چەندین شت هەیە ئیسلامی تۆ بەرزتر ئەکاتەوە، بەهێزترت ئەکا. یەکێک لەوانە ئەوەیە کە واز لە خەڵک بێنە لەگەڵ خۆتا بژی. ئای کەسی موسڵمان چەندێک زەررت داوە لە خۆت، چەندێک زەربەی گەورەت داوە لە خۆت کاتێ لەگەڵ خۆتا نەژیاوی و لەگەڵ گوناهی خۆتا نەژیاوی، لەگەڵ گوناهی خەڵکە ژیاوی، گوناهی خەڵکت بینیوە هی خۆت فەرامۆش کردووە. واز بێنە لە خەڵکی. ابن تەیمیە ئەفەرمێ إذا خاض العبد فيما لا يعنيه نقص من حسن إسلامه. وەخوا ئەگەر کەسێک شتانێک کە پەیوەندی بەمەوە نییە تەداخلی تیا کرد لە خصوصیەتی خەڵکە، بە ئەندازی ئەوە ئیسلامەکەی نەقص ئەکات. چۆن ئیمان یەزید و وەینقص، ئیسلامیش یەزید و وەینقص، وەخوا ئیسلامەکەی نقصانە بێ. ئەفەرمێ أكثر الناس ذنوبا، زۆرینەی خەڵکی لە فەرمایشتێکا پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ زۆرینەی خەڵکی گوناهبار کێن؟ أكثرهم كلاما فيما لا يعنيه. زۆرترینیان ئەوانن کە قسەی زۆرەکەن لە شتانێکا کە پەیوەست نییە بەوانەوە، ڕەبتی بە تۆ نییە، قسەی تیا مەکە. گەنجێک وەفاتی کرد لە زەمانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم، ڕەفیقێکی بوو زۆری خۆشەویست، تەرمەکەی لە مزگەوتا دانرا بوو، هاتە سەر تەرمەکەی فەرمووی ئەبشر بالجەنە، کوڕە مژدۆ لێوە بەهەشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی بوەستە أولا تدري فلعل تكلم بما لا يعنيه. تو چوزانی احتمال قسەی لە شتانێکا کردبێ کە مای ئەوە نەبووە ئەو قسەی تیا بکە، لە شتانێکا کە ڕەبتی بەوە نەبووە قسەی تیا کردووە، مێشکی خۆی و زمانی خۆی و کردەوەی خۆی لە شتانێکا ماندوو کردووە کە ڕەبتی بەوە نییە، هی خەڵکە تۆ نازانی ئایا موژدەی بەهەشتی ئەدرێت یا نایدرێت. ئەو فەرمایشتە لایەک موژدە بەخشە و لایەک هەڕەشەیەکی زۆر قورسە. کەس نازانێ ئەو کەسەی کە زمانی لە خەڵکە سەرفەکە ئایا بەهەشتی ئەبێ یا دۆزەخی ئەبێ. بۆیە هەندێک لە زانایان فەرموویەتی یەکێک لەو عەلامەتانەی کە ئینسان تووشی خاتیمەی خراپە بێ، سوئی خاتیمە ئەوەیە زۆر قسە لە کاروباری خەڵکە بکە.